ئەوە کۆنتترینە کامێرەی پلۆڕایی 1970 فۆریەوە. ئەو کامێرا دێرینەی خۆی نیشان دەدات لە ساڵ 1975 سلێمان حاجی ڕەحیم کڕیوێتی و لەو کاتەوە تا ئێستا کە 48 ساڵ دەکات لە ناحیەی خورماڵ هێشتا بەردەوامە لە وێنەگرتن و ئەو دەڵێت حەزی و خولیایی بۆ پیشەکەی بەردەوامی بەکارەکەی داوە. کامێرەکان ئەو کامێرە کە کڕیمە لە 75 کڕیمە کۆنتترینی کامێرەمامە. من ناوم سلێمانی حاجی ڕەحیم خەڵکی گوندی دەرەی مەڕم لە هەورامان. لە ساڵی 1975 دەستم کردووە بە ڕسمگرتن ڕسمی فۆری. ئەو کاتە کامێرەی فۆری تازە هاتبوو لە ئێرانەوە هات کامێرەیەکم کڕی بە 35 دیناری ئەو کاتە 35 دیناری زۆر بوو ئەو کاتە. ئەتە ڕسمە گرت یەکەم ڕسم کە گرتم هری کابراایەکی قزمی خۆمان لەگەڵ مامۆسای دەکە گوندی دێکەمان ڕسمم گرت. هەر بۆ جوانی گرتمەوە ڕسمە بۆ یادگاری ئێسەر هەر ماوە بەڵام ئێستا لای خۆ من نییە لە ئەلبومی مناڵەکانە. ئەو کاتە ڕسم بە 350 گرت تا ئێوارە ئیشم کردایە نەفەرێن بەسە 4 ڕسمیە گرت 4 ڕسمەکە بە 350 بوو. ئەو وێنەگرە دێرینەی ناحیە خورماڵ دەڵێت یەکەم کەسیش بووە ئامێری شتنەوەی فیلمی وێنەی هێناوەتە ناحیەکە و ئەو کات تەنیا بە 3 فلس یەک وێنەی گرتووە تا ئێستاش ئامێرەکەی لە لای خۆی پاراستووە. وڵای خۆی کامێرەی ئەو کاتە وەکو ئێستا نەبوو تۆکە ڕسمێک ئەگرت زوو ئاهاتی بۆ ڕسمەکەش ئەوەنێ پێ ئەچوو ئەوە تا فلیمەکە تەواو بێ فلیمەکە تەباکە من فلیمەکان ئەنارد بۆ سلێمانی فلیم ملەوەن ئەوەی کە بە جوانی بوو تقریبا بە 20 تا 25 ڕۆژدا ئەگەڕاوە ئەویش لەوێ وایاناردە بۆ بەغا. ئەو کاتە تۆزە قیمەتی زیاتر بوو ڕسمگرتن وەکو ئێستا نەبوو. ئێستا هەموو کەس مۆبایلە یا کۆمپیوتەرە لە باخەڵیایەتی مەگەر شتێکی کە زەرور بێتە لای مسەوەرەکان. بەڵامتر من ڕسمی منزەرشتم زۆرە گرت لە شاخە. ئەو وێنەگری خورماڵ لەگەڵ هەڵکشانی تەمەن هەندێک جار دێتە دوکانەکەی و سەیری وێنە کۆنەکانی دەکاتەوە کە زمانی زوو گرتوونی. وەک خۆشی دەڵێت جارجاراش دەچێتە ئەو شاخ و کێوە و وێنەی سروشت و ئاژەڵ و باڵندەکان دەگرێت. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام ناحیە خورماڵ.